ڕۆهشتی ئایا ڕۆژی جیهانی تالاسیمیا بوو لە ستۆدیۆ میوانەکەمەیە گفتوگوی زیاترەکەم لەوەی بزانین چیان بۆ کرێت لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چاتن هاوکاریانە هەیشمیانەکەم بەڕێز محەممەد عەبدوڵڵا ئەندامی کۆمەڵی تالاسیمیای هەولێر بەخێربێن بەڕێز سواس بامە دەبوونتە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارتانە لە دابینکردنی پێداویستیەکانتان بله کاری باشتان بۆکە ئەو یەتانەوەی کات بەتاکید ئەمڕۆ هیچ چالاکێکتان هەبوو بله چیتان کرد خوێن عملی خوێن بەخشیمان کرد خەڵک بەدەنگتانەوە هات بەڵێ بەتاکید زۆریش لە بانکەکانی خوێن بە ئاستی پێویست خوێنتان دەستەکەوێت بەڵێ بەڵێ بەتاکید زۆر باشیش الحەمدولله سپاس بۆ خوای کە خەڵکی هەولێر خەڵکەکی مسلمان و خێرخواز و الحەمدولله خوا پێداوانە باش بەهانەماوە دێت بەڵێ لە وەرگرتنی چارەسەریەکان ناخۆشترین چارەسەر یاک زۆرترین گرفت کە دێتە پێشتان چییە کە والله توشبانی تالاسیمیا وەریەگرن وەکو مەسەرەن جار وەیە کەمی دەرمان مەسەرەن بۆ نمونە هەندێک دەرمان هەیە ئەگەر بەغدانە نێری حکوومەتی هەرێم لە توانای دانێ لە بەرەوەی دەرمانەکانمان گرانە تۆزە گرانە و ڕەنگە تەنها ئەوانەشی کە حکوومەتن بەتاکید یەک نەخۆشی وەکو من مانگانە دەوەرەقا مەسروف لەسەر حکوومەتیان هەم ئەوە دەرمانم لۆ پیاکە خینم لۆ دابین بکاتێن وارووا کارمەندم لۆ دیاریکە کە ئەو خینە لەو گرم لە خستەخانەی بالفعل مانگانە پێویستمان بە نەخۆشیشی وەکو من دەوەرەقەیە کلفە لەسەر حکوومەتیە بەڵێ زۆرینەی نەخۆشەکان بە هەفتانە خوێن وەرەگرن یان چۆن شوازی بەقورعان کەسێک بۆ کەسێک جیاوازە بالفعل کەسێک لۆ کەسێکی جیاوازە بۆ نمونە نەخۆشمانەیە 20 ڕۆژ جارێک تێدەکا هەیە 10 ڕۆژ جارێک تێدەکا هەیە 3 مانگ جارێک بۆ نمونە کەسەکە دەگەڕێتەوە سەر ماندیبوون و ئەوەی خۆی بەڵێ کێشە و گرفتی دیکەتان چی هەیە کە حکوومەتی هەرێم بۆتان چارەسەر والله هەمانە برێن بەس بۆ شێوە تا حدێک حکوومەت الحەمدولله باش لۆ حەلکردینە لە خوای بەزیادبی کێشە و گرفتمان نییە بەس ئەگەر خین بە بەردەوامی هەبی دەرمان و عیلاج هەبیتن الحەمدولله وەکو ئینسانێکی تەبیعی دەژینەمە هیچ جیاوازێکی نییە لە نەخۆشخانەکان بەباشی الحەمدولله لەسەر ڕاستپێردەی براگەورەی ئینشاءالله هەموو مەسەڵەن خەستەخانەکانی حکوومەتی ڕاستە گوتیان بە پارەبی بەس دوایە براگەورە لێمان هاتە خەت بەبێ پارە ئیشمان لۆ دەکات چارەسەرمان دەکات ڕێژەی توشبووان لە هەولێر چەندە هەیە ئامار لەبەردەستە چەند کەس توش بووی تالاسیمیان لە هەولێر ئەمە وەکو کۆمەڵی تەلەسیمیای هەولێر 1196 تەلەسیمیامان هەیە 814 مەسەڵەن کوردی خۆمانە وەکو ئینسانیەت من کارمەندی تەندروستی مەلا سنتەری تەلەسیمیا وەکو ئینسانیەت حەرەب سووری بەبێ بەرامبەر عیلاج و دەرمان و خین و خواردنیان پێ دەدەین ینی ئەو ژمارەی کە سەر و هەزارێکە بەشێکی پێوەستە بە ناوچەکانی عراق و سووریا کوردستان چارەسەر وەرەگرن شێوەی شێرپەنجە چۆن لە دێن چارەسەر وەرەگرن بەڵێ بەتاکید وەکو وان ئەمە بەیان دەینێت بڵین لە خەڵکی خۆمان زیاتریش خزمەتەکرێت بەتاکید لە بەروەی دەرێن میوانە ئەرچی خۆمان زیاتر لە بۆوان بڕوا بکە هەندە زاران کە زیاتر لە بۆوان ئیش دەکەین نەک لە بۆ چینی خۆمان دەرین ئەوانە میوانن لە با زیاتر خزمەت بکرێن بەڵێ دەستا خۆش بێت لە شتان ساغ بێت ئامارەکان گۆڕانکاری بەسەردادێت ساڵانە بەتاکید الحەمدولله دەمانەوێت لە خودی براگەورەی چاندنی موخ پەچی نەکەویتن چاندنی موخ بە بەردەوام بکرێتن لەبەروێ ئەگەر هەر ساڵێ 100 نەخۆش کەم بووتەوە باشترە لەوەی کە هیچ چارەسەر نەکرێتن داوا لە خودی براگەورەی دەکەین بەڕاستی زۆر ئەو چاندنی موخەیە یان تیمە چ پێک بینیتن نەکرێت یان الحەمدولله براگەورەوە بڕیاریدایە 100 نەخۆشی ڕاستپاردێ بە وەزیری تەندروستی 100 نەخۆشی بنێریتن لەو 100 نەخۆشەی وە بزانم 33 بەبەر هەولێرێکەتە 33 بەبەر دهۆک 33 بەبەر سلێمانی کەتیە چکە لە بەروێ هەموو شاڵەکان هەیتمان دەبی بەتاکید جێبەجێ بکرێتن بەڵێ ئەو چاندنەوەی مۆخە تەواو لە جێشە و گیرگرفتەکە ڕزگارتانەکان بەڵێ بەتاکید الحەمدولله زمانی بۆ بزانم 2019 بوو خۆشبەختانە 100 کەسمان چوو لەو 100 کەسەی 85 کەسمان چابوونەوە الحەمدولله 10 کەس وەکو خۆی هاتەوە لە تەلەسیمیاکەی 5 وەفاتیان کرد بە حکمەوەی لە پێی ڕێگمایەکانی دکتۆری دەرچوو بوون لە پێی ڕێگمایەکانی کە ڕێژەکان و دیاریکرایە
جەنابەت دەبی 3 مانگان لە چاودێری دکتۆری بی پامەکان شکان بۆ نمونە لێ ئەو پێچکەسە وەفاتی کرد بەڵێ ئەگەر ناوانیش چونە الحەمدوللا نانا لە خوای بەزیاد بی هەتوو لە 100 کەسی 90 کەس چاببی زۆر باشە ڕێژەکەی بێگومان لە چاو ساڵی ڕابردوو ڕێژە زیادی کردویان کەمی بەڵێ بە تاکید ئەو سارەکەەوە بزانام 12 نەخۆشی تەلەسینیاما زیادی کردیا زیاتریش لە چ زیاد دەکات بۆ نمونە داکو بابەکانمان منداڵەکیان هێدەیکەنە دوو هێدەیکەنە سێ دەرێ وەڵی تازە شتەکە هات نەمازانی بابە خوا پێش وەژ بۆتەنی گۆتەنی پێش بە عیلاج و دەرمانەیە ڕێتمایی دکتۆرەکانەیە ئەتی پێش بێ مەسەڵەن بتەوە نەوەچی خامێن دروستکەی حتمما علم پێشکەوتوتوە بچۆ سەردانی دکتۆری بکە لە پێ ڕێتمایەکانی دکتۆری با ئەوجا بتوانین نەوەچ پاک و خام بینە سە دنیای کەوای ئێوە شەو داواکاریەتیان لە خەڵکەیە چه هاوسەری نێو خزم ئەگەر بکرێت کەمی بکەنەوە یان نەیکەن واروەها پشکنینی پێویست ئەنجام بن بەڵێ بە تاکید هیواداریشێن هیوادانی لەو مامۆستایانی ئاینی هەر کەسێک دەوێت هاوسەرگیری بکاتن هەر کەسێک دەوێت هاوسەرگیری بکە هەتا پشکنینی خینی پێ نەبیتن بەبێ هیچ شێوەیەک مارە نەکە داوا لە ئەو حاکمە بەڕێزانە دەکەین داوا لە سەرۆکی حاکمەکان دەکەین بە هیچ شێوەیەک ڕێ نەدەن من گوناحم نییە ئەگەر پشکنی نەبێ بە تاکید ئێستا بۆ منە زمانی خۆ من دایک و باوکم ئەو ئاشتە پێشکەوتو نەبووە ئەو فەحسە هەبیتن من تەلەسیمیا ئێستا الحەمدوللا علم پێشکەوتوو بووە علم پێشکەوتوو بووە فەحسەیە بچۆ پێشوێ بچی مثلەن ئەوە بی هاوسەرگیری بکەی فەحسی خۆت بکە ئەگەر هۆدووکتان تەلەسیمیاتان نەبێ هەرگیر نەبن بە عادیە هاوسەرگیری بکەن ئێستا من خۆم لە کارمەندم لەوێندەرێکە ڕۆژانە دەبینم دێن لە سنتەری مەحموود دەباغ دێنە لامان کە هۆدووک هەرگرن دەیانێنە بۆ لامان دەیانێن نەوێندەرێکە دەیان بام لە ناو نەخۆشان دەیان جێڕم دەرێن بەڕێزم تەمەشاکە تۆ مانگانە 2000 دەبی ئەوە ژیانتە خۆت و خانەوادە و خانەوادەی ماڵی خەزوورانیشت ئەوە ژیانتان دەبێت الحەمدوللا تۆ نە تۆ مەحتەل دەبی نە ئەوش مەحتەل دەبی تۆ بچۆ هاوسەرگیری لەگەڵ یەکەچکە بکە بە هەرگر نەبی تۆش لەگەڵ یەکەچکە هاوسەرگیری بکە خاوێن بیتن بۆ بینەوەچ خاوێن دروست بیتن نەوەچ پاک و دروستتر بن و سەلامەتتر بن بێگومان بەڕێز محەممەد عەبدوڵڵا ئەندامی کۆمەڵی تەلاسیمای هەولێر زۆر سپاس پامەدە بوون لە ستۆدیۆ بەخێراتن بەڕێزم